لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا ڕۆژنامەنووسان ئاماژە بە پاشەکشەکردنی ئازادی کاری میدیایی و ئەو لەمپەر و ئاستەنگانە دەکەن کە لە کاتی ڕۆماڵکردنی ڕووداوەکان لە عێراق و هەرێمی کوردستان دێتە پێشیان. بە دڵنیاییەوە دۆخی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە خراپتر بووە لە ساڵانی پێشوو باشتر نەبووە. لەوانەیە کوشتن بە شێوەی فیزیکی نەمابێ، بەڵام چەندینی شێوازی دیکەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان هەیە، تیرۆرکردنی کەسایەتی ڕۆژنامەنووسان بە تایبەتی ڕۆژنامەنووسانی ڕەخنەگەر و یەکێک لە تازەترین شێوازەکانی ڕوبەڕووبوونەوەی ڕۆژنامەنووسان بریتە لە ڕوبەڕووبوونەوەی میدیا سربەخۆکان، میدیا ئازادەکان، دەنگە ئازادەکان بە شێوەی ئەلکترۆنی لە با بڵێن لە ڕێگای هاکردنی پلاتفۆرمە کۆمەڵایەتیەکانی. کاری ڕۆژنامەوانی لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان زەحمەتترە، بەوپێیی پڕە لە هێزی جۆرا و جۆر و تێگەیشتنیان بۆ کاری میدیایی لاوازە. بێگومان هەر پارێزگای وەرگری بە شێوە لە شێوازەکە نەزانی چێ دەسەڵاتداری و پارێزگایە و لەگەڵ هێزی ئەمنیەتوانی قسە بکەی. بۆ ئێمە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە. بەڕاستی بۆ نەگەست سەیری ناو شنگال بکەیت تقریبا نزیکی 8 هێزی ئەمنی لێیە. ئێمە کە ئیشی ڕۆژنامەوانیەکەین ئەبێ مراعاتی ئەم 8 هێزە بکەین، ئەبێ پەیوەندیمان هەبێ لەگەڵیانەوە، ئەبێ بەڕاستی بزانین حرەکاتیان چۆنە، چۆن تەعاملی سەحەفاکەن و هەریەکێکان بە شێو لە شێوەکان تێڕوانینکی جیاوازیانی بۆ کاری ڕۆژنامەوانی. لە کەرکووکی شەمانە شێوەیە بۆن نزیکی 13 هێزێ لە ناو کەرکووکەکە کارەکەن، کاری بۆن منەوەکو دامەزراوەی ئەمنی و عسکەری. بۆ ئێمە یەکێکە لە گرفتە هەرە گەورەکان و لەسەر ئاستی عێراقیش بە شێوەیەکی گشتی بۆ نە تێڕوانینێکی استراتیژی و ڕوئیاک نییە بۆ کاری ڕۆژنامەوانی و سیاسیەکان پیان وایە کە سەحافە پێویستە لە خزمەت و وەکو کارەکەری ئەجەندای سیاسی ئەم هێزانە بێ. بۆیە ئەمە گرفتێکی گەورەیە کە لە دەستگاکانی دەوڵەتی شەڕەنگیاوەتەوە. یەکێک لە گرفتە گەورەکان ئەوەیە هەم بە شێوەیەکی گشتی دەوڵەت ڕوئیای نییە بۆ کاری ڕۆژنامەوانی کە بەشێکی گرنگی دیموکراسیە و ئۆکسجینی دیموکراسیە کەم تێگەیشتنە بە شێوە لە شێوەکان لە سەرتاسەری عێراقاونە. فشاری سەر ڕۆژنامەنووسان لە کاتی خۆپیشاندان و گرژی و ئاڵۆزیەکاندا چڕتر دەبێتەوە. زۆرێک لە ڕۆژنامەنووسان لە کاتی ڕووماڵکردندا ڕوبەڕووی لێدان و دەستگیرکردن و لێسەندنی کامیرا دەبنەوە. فشار لە ڕۆژنامەنووسان لە کاتی ئاسایی و لە کاتی خۆپیشاندانەکانیش زۆر بووە، ینی کێرفەکە هەڵکشاوە بەداخەوە، بە تایبەتی لە کاتی خۆپیشاندانەکانە بەهۆی تێکەڵبوونی هێزە ئەمنیەکان و نەخوێندنەوەی دەست یەکتری زۆرترین فشار لە ڕۆژنامەنووسەکری. ینی ئێمە ئەزمموی زۆر خراپمان لەگەڵم بارودۆخە هەیە لە ماوەی خۆپیشاندانەکان ڕابردوو کامێرە و مایک و هەموو شتێکمان لێسەنراوە بە خاتریەوە ئێسش کە بە دوای گەڕی نازانی کێ بردێتی، ینی هێزی ئاسایش و سوات و دژە تیرۆر و کۆماندۆ و پۆلیس و چالاکی مەدەنی کۆمەڵی هێزی زۆر جیاوازێن و کەسی نەناسێ، هەمووشی ینی ئەڕژێ بەسەر ڕۆژنامەنووسەکە وا هەستەکە ئەو تحریکی خۆپیشاندانەکە، ینی پێی وایە ئەو ئەگەر لە خۆپیشاندانەکە هەبێ زیاتر خۆپیشاندانەکە دەشاناسنێ کە پێپەچوانە و خۆپیشاندانەکە خۆرسکەوە هاتووە. بۆیە زۆرترین تەرکیزیان لەسەر ڕۆژنامەنووسەکەی. لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا کە هاوکاتە لەگەڵ 30 ساڵەی دامەزراندنی دەنگی ئەمریکا و لە کاتێکیشدایە بەهۆی باری دارایی و پاڵپشتی نەکردنەوە میدیای ئازاد لە هەرێمی کوردستان پاشەکشەی کردووە. لە کاتی غیابی یان پاشەکشەی میدیای ئازاد و دەنگی ئازاد لە هەرێمی کوردستان دەنگی ئەمریکا ئەم شوێنەی پڕ کردەوە بە راپۆرتەکانی بە گرنگی دانی بە مۆزۆی ئازادی خۆپیشاندانەکان، چالاکی هونەری، چارێکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. لە هەرێمی کوردستان و عێراقیش سەرباری بوونی یاسای ڕۆژنامەگەری کەچی بە پێی یاسای سزادانی عێراقی مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووساندا دەکرێت و ڕوبەڕووی دەستگیرکردن دەبنەوە. دڵشاد ئەنواری، دەنگی ئەمریکا، کەرکووک.